سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ ئەمڕۆ ئەزانن لەکوێم لە گوندێکی جوانی کوردستانم سیرکەن مناڵە جوانانەی عەزیزیشم لەگەڵایە ئێمە خۆمان ئامادە کردووە بۆ ئەوەی بەرنامەیەکی جوان پێشکەشیەوە بکەین پێشتا ناڵم گوندەکەی کوێیە با خۆیان پێمان بڵێن و دواتر هەنێک گفتوگۆشەکەین لەسەر گوندەکەیان باشە کەواتە با دەست پێ بکەین فەرموون سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ باشی هەمووتان باشن؟ بەڵێ ئەیاخوا هەمیشە باش بن من ئەمڕۆ زۆر دڵم خۆشە ئازانن بۆچی؟ بۆچی؟ لەبەرەوەی یەکەم جارە ئێمە ئەم گوندە جوانەی کوردستان و چاوم بە ئێوەی عەزیزەکەوێ ئادی پێم بڵێن گوندەکەتان ناوی چییە؟ موغاخ سەر بە ناحی کوێیە؟ ئەی ناحی پیرەمەگرون سەر بە قەزای کوێیە؟ دووکان ئەی قەزای دووکان سەر بە پارێزگای کوێیە؟ ئافرین یەکچە بڵێ قایم بۆ خۆتان حەزەکەن دەستکەین بە بەرنامەکە؟ پێشەوەی دەستکەین بە بەرنامەکە هاوکارانمان راپۆرتێکی جوانیان ئامادە کردووە لەسەر گوندەکەیەوە با پیشانی مناڵانی بین باشە؟ سڵاوتان لێبێ مناڵە عەزیزەکانی هاوڕێم چۆنن؟ هیوادارم زۆر باش بن ئەمڕۆژ خۆمان ئامادە کردووە و بەڕێ کەوتوین بەرەو گوندێکی دڵگیری کوردستان ئەزانن ئەو گوندە کوێیە؟ دڵنیام زۆربەتان بینیوتانە کاتێک کە چوون بۆ گەشت و سەیران بۆ دووکان لەسەر ڕێگاکانتان چاوتان بەم گوندە جوانە کەوتووە کەواتە وەرن با پێتان بڵێم ئەو گوندە کوێیە؟ گوندی موغاخ ئەم گوندە جوانە سەر بە قەزای دووکانە و دووریەکەی نزیکەی 45 کیلۆمەترە لە سەنتەری شاری سلێمانیەوە گوندێکی دڵگیر و جوانە و دەوروبەری ناو گوند هەمووی ڕەزوودارە ئەم گوندە مێژووی ئاوەدانکردنەوە و بنیادنانی ئەگەڕێتەوە بۆ سەرەتای ساڵانی 1920 ئەو کاتەی حاجی ڕەسوولبەگی بازرگان کە ماڵیان لە سلێمانی بووە خاوەن موڵک و زەوی زۆر بووە لە ناوچە جیاجیەکان بۆیە بڕیاریان نییە زەوی ئەم ناوچەیە پێشکەش بە حەمەبەگی کوڕی بکات تاکو تیای نیشتەجێ بێت و ئاوەدانی بکاتەوە هەر بۆیە هەتا ئێستاش نەوەکانی لەم گوندە نیشتەجێن خەڵکی گوند بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە پشت بەکانی و کانیاوەکان دەبەستن و بۆ دابینکردنی بژێوی ژیانیشیان پەنایان بردۆتە بەر کاری کشتوکاڵی و ئاژەڵداری لەم گوندەدا بۆ یەکەم جار قوتابخانە لە ساڵی 1940 تیایدا کراوەتەوە خۆشبەختانەش تا ئێستا خوێندن تیایدا بەردەوامە و منداڵان دەتوانن تا پۆلینۆی بنەڕەتی لە گوندەکەی خۆیان درێژە بە خوێندن بدەن گوندی موغاخ بنکەیەکی تەندروستی تێدایە و خۆشبەختانەش بەشێکی هەرە زۆری ئەم گوندە قیرتاو کراوە ئەزانن زیتەڵە و هاوڕێکانمان چاوەڕوانمانن کەواتە وەرن ئەو زانیاریانەی کە ماون با لە دەمی هاوڕێکانمانەوە گوێتان لێبێت لە گوندی موغاخ فەرموون هاتینەوە لاتان ئێستا حەزەکەن بێکە و گفتوگۆکەین لەسەر گوندەکەیەوە زۆر باشە بەسەرەتا بچمە لای کێیە دێرە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باشم ئەیاخوا هەموو کاتێ باشبی دێرە گیان لە قوتابخانەی بەڵێ ئەی ئافرین لە پۆلی چەنی دەچوون بدوو هەر بژیت حەزت لە قوتابخانەیە بەڵێ ئادی حەزت لە چوانەیەکە زۆر ئینگلیزی ئینگلیزی ئەی ئافرین بە دڵنیاییەوە زانم حەزت لەوانەی کوردیشە وایە بەڵێ ئەبێ پێش ئەوەی حەزمان لە هەر زمانێک بێ ئەبێ هەوڵ بین کوردیەکەمان زۆر پارا و زۆر باشکەین وایە وایە ئافرین دێرە حەزەکەی زوو دەرچیت و بچیتە پۆلی 3 و 4 و 5 و 6 و 7 بەڵێ ئافرین باشە ئێمە بۆ ئەوەی ببین بە مناڵێکی زیرەک و لێهاتوو ئەبێ چی بکەین زوو بخەوین ئەبێ زوو بخەوین ئەبێ سعی بکەین یان نا با ئەبێ سعی ئەبێ سعیش بکەین وایە وایە ئەی ئافرین یەکچە بڵێ قایم بۆ دێراکیان
دەست خۆش مایکەکە بە دەواجان دەوا بەڵێ چۆنی باشم ئەیە خوام و کاتێ باشبی ئەی تۆ لە پۆلیچەنی من پۆلی دوو لە پۆلی دووەی ئافرین دەوا بەڵێ دێراش لە پۆلی دووە تۆش لە پۆلی دووی لێک پۆلان بەڵێ ئافرین تۆش حەزت لە قوتابخانەیە بەڵێ باشە ئەتەوێ زوو گەورە بیت وەکو هاوڕێکانە زوو بچیتە پۆلەکانی تر بەڵێ کەواتە ئەبێ بە قسەی دایە و بابە بکەیت ئەبێ خواردن بخۆی ئەبێ وەرزشکەی ئەبێ هارەهاری نەکەی ئەبێ بەگوێی مامۆساکانی شبکەی بۆ ئەوەی ببی بە خوێندکارێکی زۆر لێهاتوو باشە بەڵێ ئافرین دەواجان دەوا چیما پێشکەشەکەی قوتابی پۆلی یەکەم دەست و چالاک و پاکم وانەی کوردی دەخوێنم سەرکەوتم بەدەستێنە جۆراڵگەنی مامۆستام پاک و خاوێن و وریان هاوڕێی ناپۆلەکانم دڵخۆشم دەبینە پۆلەکانم ئەی ئافرین یەک سەبلیقایم بۆ دادەدەوە دەستا خۆش هەر بشیت مایکەکە بە کاکە محەممەدی هاوڕێ و محەممەد گیان چۆنی بەڵێ باشی ئەحواڵێ سەلامەت ئەیە خوا میشە باشبی ئەی تۆ لە قوتابخانەی بەڵێ تۆ لە پۆلیچەنی دوو لە پۆلی دوو محەممەد قوتابخانەکەتان دوورە لە ماڵەوە بەڵێ باشە کاتێک کە ئەچی بۆ قوتابخانە ئەبێ مناڵان بەسەر شۆسەکەیە بڕۆنیان بەسەر شەقامەکەیە بەسەر جادەکەیە ڕۆیان بەسەر شەقامەکانە بەسەر شۆسەکەیە شۆسەکە ئافرین باشە ئەگەر ئێمە بەسەر شەقامەکانە بڕۆین کارێکی ڕاستمان کردووە یان هەڵە خەڵا کارێکی هەڵەمان کردووە ڕەنگە ببینە هۆی ڕووداوێکی هاتوچۆ یا خوا نەخواسا ئێمە تووشەی ڕووداوێکی هاتوچۆ بین وایە ئەی ئافرین یەک سەبلیقایم بۆ محەممەد گیان دەست خۆش مایکێکە بەبا ئەلین گیان ئەلین بەڵێ چۆنی باشم هەر بژیت ئەلین گیان ئەی تۆ لە پۆلیچەنی دوو بەڵێ ئافرین کەواتە ئەم ریزەی پێشەوە هەمووتان لە پۆلی دوون وایە بەڵێ باشە ئەلین بەڵێ حەزت لە پاک و خاوێنیە بەڵێ باشە ئەگەر بینی و لە پۆلەکەتان مناڵێک شت فرایەتە سەر زەویەکە تۆ چیەکەی هەڵیەگرمەوە هەڵی یەگریتەوە چی لێکەی دێکەمەمێنە تەنەخۆڵەکەەوە ئافرین ئەی ئێمە کارێکی ڕاستەکەین ئەگەر هەر شت بخۆین و فرێنە سەر زەویەکە و ژینگەکەمان پیسکەین نەخێ نەخێر کارێکی ئەڵەمان کردووە چونکە ئەو کاتە زەویەکەمان بەکەڵکی ژیان نامێنێ و هەمووی پیسە بێ وایە بەڵێ ئەی ئافرین ئەلینجان ئەلین بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی یەک و دوو ڕەباز و سێ و چوار بکاغان پێنج و شەش گوڵاگەست حەوت و هەشت بکاغان یانۆ و دە گوڵاگەست ئەی یانزە و دوانزە تەلەبەی تازە ئەی سیانزە و چواردە تیانە نەخێ ئافرین یەک سەبلیقایم بۆ ئەلینجان دەست خۆش مایکەکە بە کاکە ئارۆس ئارۆزیان چۆنی باشیت ئەحواڵە چۆنە سەلامەتی ئەیە خوار باشبی ئارۆزیان تۆ لە پۆلیچەنی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین هەر بژی ئارۆس بەڵێ ئێوە وەکو مناڵانی ئەم گوندە هاوینان کە پشووی هاوینە و قوتابخانە تەواو بێ خۆتان بە چیەوە سەرقاڵەکەن چی یاریەکەکەن چیەکەن ڕۆژانە ماسات گۆڵی و مەلە ئەوانە دوو گۆڵی و مەلازانی بەڵێ باشە ئەبێ ئێمەی مناڵان هەر لە خۆمانەوە بچینە ئاوەوە بەبێ ئەوەی کەس و کارمان ئاگادارکەینەوە بەبێ ئەوەی کەسانی گەورەمان لەگەڵا بێ نەخێر نەخێر باشە ئەی ئەبێ ئێمە مەلە نەزانین و بچینە ئاوەوە نەخێر بۆچی بۆی دەخینکەین ئەی ئافرین کەواتە کارێکی هەڵەیە ئەگەر ئێمە لە خۆمانەوە بچینە ئاوە وایە باشە چی ڕێنمایی ئەو مناڵانەکەی کە هەر لە خۆیانەوەیانێ بچینە ئاوە و لە خێزانەکانیان دوورەکەونەوە نابێ بچنەوە دەخینکێن ئەی ئافرین هەر بشی ئارۆزیان یەکچە بڵێ قایم بۆ کاکە ئارۆس دەست خۆش مایکەکە بە دادەبارین بارینجان بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە لە باش ئەیە خوار باشبی بارینجان بەڵێ ئەی تۆ لە پۆلیچەنی دەچم بۆ سێ دەرچووی بۆ سێ ئەفرین هەر بشی بارین بەڵێ ئەی با لە تۆش بپرسم ئێستا پشووی هاوینە وایە بەڵێ باشە ئێوە وەکو کچەکانی گوندەکە چی ئەکەن لەم پشووی هاوینەیە یاری دگۆڵی ئێوە یاری دوو گۆڵیەکەن ئەی یاری کچانە چیەکەن چاوشار کێشتان چاوشار چییە ئەی پەتپەتێن نەکی پەتپەتێن نازانی نەکی پەتپەتێن بکە وەرزشێکی زۆر خۆشە لەبەر ئەوەی هەموو جەستە و ئەجوڵێتەوە ئەو کاتە تاقە و توانایەکی زۆرتری شەبێ باشە باشە بەرین
ئەی حەزی لە کتێب خوێندنەوە و چیرۆ خوێندنەوەیە؟ بەڵێ زۆر باشە من ئەمڕۆ گۆفارێکم وێ ناون بە دیاری ناوی گۆفاری پەپولێ ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان چاپی کردو و بە دیاری نردوویەتی بۆ ئێوە منیش ئەمڕۆ پێشکەشی ئێوە یەکەم باشە؟ باش ئەی ئافرین بارین ئەی تۆ چی با پێشکەشەکەی؟ دەرچووی گۆرانی چیەزانی؟ دەرچووی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەم یاخوا پیرۆز بێ لێمان خوێندنی ساڵی نوێمە من قوتابێکی وریام ئەدی کێ زانێ لەگەڵێ تەواویکە؟ کەسان نازانن؟ ئەدی تەواویکە لەگەڵێ جێڕایەڵی مامۆستا قوتابخانەم خۆش دەوێ چونکە دڵتیای ئەسترەوێ کە لوپەلی خاوێنم هیچ کار نایان شاکێنم هەر بژی قوتابخانە کە مەنبەڵدی ژیانە. ئەی ئافرین یەکچە بڵێ قایم بۆ بارینکە دەست خۆش ئافرین کاکە لاوی بەڵێ چۆنی؟ باش ئەحواڵە چۆنە؟ باش ئەی خزمات چۆنن؟ هەمووی باشن؟ بەڵێ لەخوا بەسیا بێ یاخوا میشە باش بن لاوی گیان بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی؟ من دەرچم بۆ سوار دەرچووی بۆ چوار وایە؟ بەڵێ ئافرین لاوی بەڵێ ئێرە ناوچەیەکی گەشتیاریە وەنیا؟ بەڵێ لە بەهارانە خەڵکیە بۆ ئەم سەر نزیکی گوندەکەی ئێوە بۆ سەر شەقامە گشتێکە بۆ گەشت و سەیران وایە؟ بەڵێ باشە ئەی تۆ خۆوەچی بۆ گەشت و سەیران ساڵانە؟ ئا باشە ئەو خۆڵ و خاشاک و پاشماوانی کە پێمانە لە سەیرانەکە بۆ نمونە قاپی سەفەری پەرداخی سەفەری ئەم شتانە ئەبێ چی لێ بکەین؟ ئەبێ بیکەنێ ناو عەلاگەیەکە و ئەگەراتی نوێ بیکەنێ ناو تەنەخۆڵەکە. ئەی ئافرین ئەبێ بیکەینە عەلاگەیەکە و دواتر لە شوێنێکی تایبەت پڕێ بین وایە؟ بەڵێ ئەی باشە چی و بۆ ئەو گەشتیارانە هەیە چۆن ڕێنماییانەکەی بۆ ئەوەی ژینگەکەی دەوروبەرتان پیس دەکەن؟ گەشت کە دێنە ناوچەکەمان بعد خاشاک فڕێ نەدەن. ئەی ئافرین ئەگەر خاشاک فڕێن دوای گوندەکەتان بە کەڵکی ژیان نامێنێ وایە؟ بەڵێ ئافرین چەبڵێکی قایم بۆ کاکە لاوی دەست خۆش نسێکیان بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ باش ئەی یاخوا و کاتێ باشبی نسێ بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ من دەرچم بۆ سێ دەرچووی بۆ سێ بەڵێ. ئافرین نسێ بەڵێ تۆ هاوکاری خێزانەکەوەکەی لە کاروباری ناوماڵە بەڵێ چیان لەگەڵاکەی؟ بۆ نمونە کە نانەخۆن قاپوشتەکانیان لەگەڵاکۆکەیتەوە؟ بەڵێ ئەی باشە کاتێک کە ئەخەویت و لە خەواڵەسی جێگاکی خۆ کۆکەیتەوە یان بۆ دایک و خوشک و کە سوکارتی بەجێڵی؟ بەخۆم کۆی دەکەمەوە. ئافرین کەواتە کارێکی باشە ئێمە هاوکاری خێزانەکەمان بکەین یان کارێکی هەڵەیە؟ کارێکی باش ئێمە هاوکاری خێزانەکەمان بکەین یان کارێکی هەڵەیە؟ کاری باش کارێکی باشە ئەی ئافرین یەکچە بڵێ قایم بۆ نسێکیان دەست خۆش مایکێکە بە بە ئەڤین ئەڤین بەڵێ چۆنی؟ باشم ئەحواڵە چۆنە؟ نەخۆ باشی لە پۆلی چەنی؟ دەرچم بۆ سێ دەرچووی بۆ سێ ئەی ئافرین ئەڤین ئادی کێ زۆر ئاوڕێتە لە پۆلەکەتا؟ نسێ نسێ تۆ نسێ لێک پۆلێن؟ بەڵێ ئەی ئافرین نسێ ئەبێ مناڵان هاوکاری یەکتری نەکەن لە قوتابخانە؟ باشە ڕۆژێک ئەگەر نسێن نەخۆش کەوت و ناتەوە بۆ قوتابخانە تۆ چۆن هاوکاریەکەی بۆ ئەوەی لەوانەکانە دوانەکەوێ؟ ئەڤین بەڵێ هاوکاری هاوڕێکەوەکەی؟ بەڵێ باشە کەواتە کارێکی باشە ئێمە هاوکاری هاوڕێکانمان بکەین یان کارێکی خراپە؟ کارکی باش کارێکی باشە ئافرین چەبڵێکی قایم بۆ ڤینکە دەست خۆش مایکێکە بە ئانیا گیان ئانیا بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ ئەنیا گیان لە پۆلی چەنی؟ چوار لە پۆلی چوار ئافرین ئەنیا کە گەورە بووی حەزەکەی ببی بەچی؟ دکتۆر دکتۆر ئەی ئافرین باشە ئەگەر بووی بە دکتۆر یەیتەوە گوندەکەی خۆتان خزمەتی مناڵان و خەڵکی ئێرە بکەی یان نایتەوە بۆ ئێرە؟ بەڵێ یەیتەوە بۆ ئێرە؟ ئەی ئافرین کەواتە پێویستە لەسەر ئێمە بووین بە هەر کەسێک و هەر شتێک ناوچەکەی خۆمان بیر نەچێ ئەبێ خۆشەویستی ناوچەکەمان یان گوندەکەمان یان شار و شارۆچکەکەمان لە پێش هەموو شتێکەوە بێ باشە؟ ئەی ئافرین چەبڵێکی قایم بۆ ئانیاگیان دەست خۆش مایکەکە بە بە ئارێزگیان بەڵێ کاکە ئارێز بەڵێ چۆنی؟ مەلا باش ئەحواڵە چۆنە؟ مەلا باش هەر بژی ئارێزیان ئارێز بەڵێ ئادی تۆ پێم بڵێ
خەڵکی گوندەکەی ئێوە کاری کشت و کاڵەکان بەڵێ کشت و کاڵ چیەکەن وەکو گەرم و جۆ و مەرەزە و تەماتە و نۆک و ئێ بەڵێ باشە ئەمانە هەمووی خۆتان لێخۆن یان لێشیە فرۆشتنەوە وەلا بۆ خۆیان خۆی بۆ خۆتان هەموویە خۆن بەڵێ ئەی بەشی فرۆشتنەوەی تیانە ناوەڵە ئاها باشە کارێکی باشە ئەگەر خەڵکی گوندەکان کاری کشت و کاڵ بکەن بەڵێ. یا کارێکی خراپە کارێکی باشە کارێکی باشە چونکە خەڵکی گوندەکان ئەتوانن لە ڕێی کاری کشت و کاڵەوە داهاتێکیان دەست بکەوێ خەڵکی شارەکانی شتیان دەسەکەوێ خواردن وایە بەڵێ باشە تۆ لە کاری کشت و کاڵ هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ ئافرین ئەی خواردن و شتیان بۆ بی بۆ سەر زەویەکانتان بەڵێ هەر بشی چەپڵەیەکی قایم بۆ هارێزیە دەست خۆش دادەسینە بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئەی تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ بەڵێ ئەی ئافرین سینە بەڵێ باشە ئەوە دەنگی چی بوو وتی قیقیقیقی ئەوە دەنگی چییە قاس قازە ئافرین باشە پێم بڵێ لە وەرزی یاوینا ئەو کەمەکە یان زیاکە کەمەکە کەمەکە باڵندە و ئاژەڵەکان پێویستیان بە ئاو ئەبێ یاننا با پێویستیان پێ ئەبێ باشە تو ئاوکاری ئاژەڵ و باڵندەکانەکەی بۆ ئەوەی لە تونێتی ڕزگاریان بێ بەڵێ باشە کەواتە لەگەڵ هاوڕێکانتا ئەتوانن هەر کەسە و سەتڵێ ئەو لە باخەکەی خۆتانایان لە حوشەکەتانایان لە بەردەرگاکەتاندانیان بۆ ئەوەی ئاژەڵ و باڵندەکان نەخنچێن و تینویان نەبێ باشە باش ئافرین سینەم بەڵێ ئەدی بزانین تۆ چیما پێشکەشەکەی چیما پێشکەش شعر شعر ئەدی شعرێکم بۆ بڵێ دەرچی پۆلی یەکەمم وا لە پۆلی دووەم یاخوا پیرۆز بێ لێمە خوێندنی ساڵی نوێمە من قوتابێکی وریام گۆڕایڵی ماوەستام قوتابخانەم خۆشە چووکە دڵتیای ئەسرەوێ کەلوپەلی خاوێنم هیچکە نایە شەکەن ئافرین هەر بشی چەپڵێکی قایمی بۆ لێبەر دەست خۆش سینەمجان ئافرین مایکەکە بە بەکاکارم ئارامجان چۆنی بەڵێ ئەحواڵە چۆنە وەڵا حەبینە هەر بشی ئارامجان ئارام لە پۆلی چەنی پێنج لە پۆلی پێنج ئەی ئافرین بەنیازی واز لە خوێندن بێنیانەتەوە بەردەوامی نەخێ بەردەوامی ئافرین هەر بشی ئارام بەڵێ ئەم گوندەی ئێوە ناوی چییە مغاخ ناوی چی بوو مغاخ موغاخ باشە تۆ ئەزانی واتای ناوی موغاخ لە چیەوە هاتووە بەڵێ ئەدی پێم بڵێ پیاوانی گەورەی زەردەشتی تێدا بووە کە لە کۆنا پێی دەوتران ئەو لەو موخەشەوە ئێمە باتین کرا بە مغاخ ئەی ئافرین هەر بشی مناڵەکان سیرکەن زۆر گرنگە ئەوە واتای ناوی گوندەکەتان یان شارۆچکەکەتان یان تەنانەت ناوی خۆشتان بزان بۆ ئەگەر کە گەشتیارێک هاتە ئەم ناوچەیە و پرسیاری ناوی ناوچەکەتانی لێکردن ئێوەش نەڵێن نایزایی باشە کەواتە ئێوەش لە ئارامەوە فێر بوون ئافرین کەواتە چەپڵێکی قایم بۆ کاکارە دەست خۆش ئافرین هیام بەڵێ هیام چۆنی باشی باشی باش تۆ ئەحواڵە چۆنە باش هیام جان لە پۆلی چەنی دەرچم بۆ پێنج ئافرین هەر بشی هیام بەڵێ لە گوندەکەیەوە قوتابخانەی تایە بەڵێ هەتا پۆلی چەند هەتا پۆلی نۆ تا پۆلی نۆ ئەی بەڵێ. باشە ئەگەر دەرچن بۆ 11 و 12 ئەچن لەکوێ خوێنن دوکان لە دوکان باشە بەچی هاتو چۆکەن بەڵێ بەچی هاتو چۆکەن بۆ دوکان بە پاس. پاس یان بە پێ بە پاس بە پاس باشە مناڵان ئەبێ لە پاسەکە قیش لە قیش و دەنگە دەنگکەن نەخێر نەخێر بۆچی لەبەرەوەی لەبەر ئەوەی سەر لە شۆفێرەکەیان بەڵێ. تێکێن و ڕەنگە تووشی ڕووداویات و چۆبین وایە بەڵێ ئەی باشە شتێکی تر ئەبێ ئێمە کە گوندەکەما قوتابخانەی تیان نەبوو بڵین ئیتر قوتابخانە ناخوێنین و وازێنین نەخێر نەخێر بۆچی سوودی قوتابخانە چییە لە قوتابخانە فێری چییە بین فێری شت دەبین فێری زانست و زانیاریە بین بەڵێ. وایە بەڵێ ئافرین چەپڵێکی قایم بۆ یام دەست خۆش ئافرین مایکەکە بە بەلیاجان لیا بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە باش لیاجان ئەم ناوچەی ئێوە ئاژەڵی کێوی لێیە بەڵێ ئادی ئاژەڵی کێوی وەکو چیوچی بزن چیتر گورێک گورگیشی لێیە بەڵێ ئاها باشە لیا
ئەبێ ئێمە ئەم ئاژەڵە کێویانە بکوژین و لە ناویان بەرین نەخێر بۆچی سروشتەکەمان بەوانەوە جوانە ئەوان ناوسەنگی زەویان ڕاگرتووە ئەگەر بێت و ئێمە هەموو ئاژەڵ و باڵندە کێویەکان بکوژین ئەو کاتە ناوچەکەمان وەکو چی لێت وەکو بیابان وایە بەڵێ باشە تۆ ئەگەر مناڵێکە بینی یا کەسێکە بینی ئازاری ئاژەڵێکی یان باڵندەیەکی کێوی هەیە چیەکەی ڕێگری لێکەی یا وازی لێنی ڕێگری لێک ڕێگری لێکەی ئەی ئافرین لیا بەڵێ ئەی تۆ چیمان پێشکەشەکەی شعر یان گۆرانی چیە زانی شعر دەی شعرێکمان بۆ بڵێ فەرمو قوتابیم لە پۆلیسێ ئازا ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوە لە باخی ژین بپەرەوە شەیدەی گوڵی زانستمەر خوێندران بەبەستم شەو ڕۆژەوڵ دەرم بەهۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشیژان لە چارچەوەی کوردستان ئافرین هەر بشی یەکشە بڵێ قایمی بۆ لێبەر دەست خۆش سیە بەڵێ چۆنی باشم ئەحواڵە چۆنە سەلامەت بی ئەی تۆ لە پۆلی چەنی سیاجان دەرچم بۆ چوار دەرچووی بۆ چوار ئافرین سیە لە وەرزی زستانە ئەم ناوچەی ئێوە ساردەیان گەرمە ساردە ساردا باشە ئێمە ئەبێ بۆ خۆ گەرمکردنەوە دارەکان لە بنا ببڕینەوە و بیان سووتێنین نەخێر نەخێر بۆچی سوودەکانی دارەزانی چییە؟ هەوای پاکمانەیە تێ لە ژێر سێبەرەکەی دانیشین و زەویمان بۆ فێنگەکە هەروەها لە بەروبوومەکەشیە خۆین وایە؟ بەڵێ سیە؟ ئێمە ئەگەر بمانەوەی ئاو و هەوا خۆش بێ و زەویەکەمان پاک و بێتە پوتۆز و فێنک بێ ئەبێ دار ببرینەوە یان دار بڕوێنین دار بڕوێنین ئەبێ دار بڕوێنین باشە ئێوە ساڵانە لەگەڵ هاوڕێکاتانە هەڵمەتی نەمام ناشتنەکەن بەڵێ باشە بۆ ئەم ساڵیش ئێوە هەڵمەتێکی نەمام ناشتن ساسکەن لە دەوروبەری قوتابخانەکەتان یان گوندەکەتان وێنەی بگرن وێنەکە بنێرن بۆ ئێمەش بۆتان بڵاوەکەینەوە باشە باش سیای تۆ چی با پێشکەشەکەی شعر ئادی فەرمو قوتابیم لە پۆلیسێ ئازا ژیر و بەڕێوجێ بولبولی گچکە و ساوام لە باخی ژین بێپەروان ژین شەیدای گوڵی زانستم هەر خوێندنە مەبەستم شەو و ڕۆژ هەوڵ دەدەم بەهۆی کتێب پێ بگەم تا بگەمە خۆشیژان لە چوارچێوەی کوردستان ئەی ئافری چەپڵێکی قایمی بۆ لێبەر ئافری دەست خۆش مناڵەکان گفتوگۆکانمان خۆش بوو هەر بشین من زۆر سوودم لە گفتوگۆکانیەوە بینی شارەزایی ناوچەکەی ئێوەشم پیا کرد بەڵام بەداخەوە کاتی بەرنامەکەمان کۆتاییە و من ئەبێ ئیتر لێرە بەجێتان بێڵم و بچم بۆ گوندێکی تر بۆیە هەتا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ خوا حەفیز